سەرۆک ترامپ دەبێژە ئەو دەربارێک گەهشتنا ڕێکەفتنێکە لەگەڵ ئیرانێ گەشتبینە. تورکیا و پاکستان و سعودیە پەیمانی هاوبەشی بەرگری واژۆ دەکەن. لە تورکیە نیقاشێن لەسەر جیبجیکردنا قانونا چارچۆڤەیی گەرم دەبن. راپۆرتەکان ئاماژە بە ئەگەری ئۆپراسیۆنی زەمینی ئێران لە نزیک سنوورەکانی هەرێمی کوردستان دەکەن. جێ دەنگی ئەمریکا لە واشنتۆنێ هەم بخێر هاتە ناوێ بەڕنامەیە زیندی ji بەشێ کوردی ئیرۆئینە 16 گەلاویژە 2726 و دێکە هەفتێتە باخە 2026 ئەسیروان قچومەل گەل هەفکارەخوا بەفرا و نووری دەوێ دەم ژمێرەدا نوچە و ئاگاهێن هەری داویژە ئەمریکا کوردستان و جیهانێ بەوە پێشکەش دکن. لەم بەرنامەیەدا لەگەڵ ئێوە پێداچوونەوە بە گرنگترین هەواڵ و پێشاتە سیاسیەکانی ئەمریکا و ناوچەکە و جیهاندا دەکەین. لەگەڵمان بمێننەوە. سەرۆکی ئەمریکا لەبارەی کرانەوەی تەنگەی هۆرمۆز و ڕێکەوتن لەگەڵ ئێران قسەی کردو و دەڵێت کە دانوستانەکان بەردەوامن و گەشتبینی خۆیشی بۆ گەیشتن بە و ڕێکەوتنە دەربڕیوە. هەروەها دوو فەرمانی تایبەتی واژۆ کردووە سەبارەت بە مافی هاوڵاتی بوونی ئەو منداڵانەی کە لە ئەمریکا و لەو دایک و باوکانەی لەدایک دەبن کە هاوڵاتی ئەمریکانیان. بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەم ژارانە و هەر بابەتێکی دیکەی نوێ لە کۆشکی سپیەوە دەچینە لای هاوکارمان هیوا سەلام. هیوا ئەمڕۆ زانیاری نوێ چی هەیە لە حکوومەتی ئەمریکا و لە کۆشکی سپیەوە؟ بەفرا با بە نوێترین زانیاری دەست پێ بکەین کە کەمێکی تر کاتژمێر 3 بە کاتی واشنتن سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە وەزارەتی دەرەوە دەبێت لەوێ کۆبوونەوەیەکی تایبەتی هەیە لەگەڵ کۆمەڵێک ئەو کەسانەی کە بەرهێنان دەکەن لە بواری کانزە سروشتیەکان ئەمەش لە چوارچێوەی استراتیژیەکە کە 12 بلیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە بۆ ئەوی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەلوپەل و کانزای سروشتی پێویستی هەبێت لە داهاتوودا بەکاری بێنن. دۆناڵد ترامپ دەربارەی ئێران قسەی کرد گوتی کە گەشتبینە و نزیکن لە ڕێکەوتن و گفتوگۆکانیش بۆ ئەو مەبەستە لەگەڵ ئێران بەردەوامە. هەروەها دەربارەی هەبوون و دەنگۆی کەمبوونەوەی چەک لە ئەمریکا قسەی کرد گوتی لە ئێستادا سوپای ئەمریکا بێسنوور چەکی پێویستی هەیە و هیچ کەمبوونەوەیەک ڕووی نەداوە بەڵام زیادکردنی وەبەرهێنان و کۆمەڵی کارگەی نوێ دروست دەکەن بۆ دروستکردنی چەند موشکێکی نوێ کە ئەو ناوی چەند موشکێکیشی هێنا. لەو بارەیەوە با سەیری راپۆرتێک بکەین سەرەتا. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا شەقامی ئەمریکی دڵنیا دەکاتەوە کە ڕێکەوتن لەگەڵ ئێران زۆر نزیکە و بەم زوانە نرخی سوتەمەنی دەگەڕێتەوە ئاستی پێش جەنگەکە. پێم وایە کە هەموو شتێک باشە. من خۆم لە گفتوگۆکاندام و دەڵێم هەموو شتێک باش دەڕات. لە هەمان کاتدا سەرۆکی ئەمریکا لێدوانی سەبارەت بە ڕێژەی چەکی ئەمریکی و زیادکردن لەوە بەرهێنان داوە. ترامپ دەڵێ ئەمریکا چەکی پێویستی بە زیادەوە هەیە بەڵام هێشتا زیاتریش بەرهەم دەهێنێت. چەند جۆرە چەشێکی زۆر بەهێزمان هەیە و ژمارەیان بێ سنوورە. بۆ هەندێک چەشی دیکە پێویستمان بە زیاترە و کارگەکانی بەرهەمهێنانیش بەردەوامن لە دروستکردنی بنکەی نوێ بۆ بەرهەمهێنانی پاتریۆت و توماهۆک و هەموو جۆرە چەکان. ئەم لێدوانانە لە کاتێکدان کە لانی ئێرانیش پشتڕاستی کردووەتەوە کە لەگەڵ وڵاتی عومان گەیشتونە ڕێکەوتنێک و بەم زوانە ئیمزا لەسەر ڕێکەوتنەکە دەکەن کە تایبەت دەبێت بە کردنەوەی گەروی هورمز. بەڵێ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دوو فەرمانی نوێشی واژۆ کردووە دوێنێ ئێوارە سەبارەت بەو منداڵانەی کە ڕەگەزنامەی ئەمریکی وەردەگرن لەو دایک و باوکانەی کە ئەمریکی نین و لە ناوخۆی ئەمریکا و منداڵانە لەدایک دەبن. باشە هیوا ئەو فەرمانێک کۆ سەرۆک ترامپ ئەمزەکردنە یان سب یان چنە ینی بەلکیش بۆ بینەرێن مە هەنێک ژوان گرنگیا وێ هەبن.
بەڵێ سیروان دوو فەرمانن. فەرمانی یەکەم تایبەتە بە ئەو منداڵانەی کە دایک و باوکیان کارمەندی باڵیۆزخانەکانن، کارمەندی کونسڵخانەکانن، بەڵام ئەمریکی نین. هەروەها ئەو منداڵانەی کە دایک و باوکیان یەکێکیان لە کاروباری تیرۆریستیەوە یان لە کاروباری ساختە تێوەگلاون، ئیدر ئەو منداڵانە مافی ئەوەیان نامینێ کە ڕەگەزنامەی ئەمریکی وەرگرن ئەگەر لە ناخۆی ئەمریکاش لەدایک بن. بابەتێکی دووەم فەرمانی دووەم تایبەتە بە کە ئەوەی پێی دەڵێن گەشتی لەدایک بوون. کۆمەڵی خەڵک لەبەرەوەی هەر کەسێک هەر منداڵێک لە ناو خاکی ئەمریکا لەدایک بێت پێشتر ڕەگەزنامەی ئەمریکی پێدەدرا، ئیتر کۆمەڵێک لە خەڵکی وڵاتان ئەمەیان وەکو هەل وەرگرت بوو کاتێک دووگیان دەبوون دایکەکە گەشتی بۆ ئەمریکا دەکرد بۆ ئەوەی منداڵەکان ڕەگەزنامەی ئەمریکی وەربگرن. لەمە دوا ڕێوشوێنەکانی ڤیزا تەواو تونند و تۆڵ دەکرێن بۆ ئەوەی ئەو کەسانە نەتوانن داخلی ئەمریکا بن و بەم شێوەیە فێڵ و لە سیستەمی ئەمریکی بکەن و بتوانن ڕەگەزنامەی ئەمریکی وەربگرن. بەڵێ هیوا سەلام، پایمێری دەنگی ئەمریکا بۆ کۆشکی سپی سپاس بۆ ئەم راپۆرتە. بەڵێ هەر گرێدای ئیرانی سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ دەبێژە ئەو باوەڕ دەکە ئالۆزیەن لەگەڵ ڕێژیما تەهرانێ دەمەکە گەلێکی نێزیکدا بەداوی دەبن و تەهران نکارە بۆ دەمەکە درێژ بڤی شێوەی بەردەوام بکە. لەبەر چاوگرتنە ڕابردوویە وی وڵاتی هەر ڕێکەفتنەکە ئەگەری لەگەڵ ئیرانی پێویستی بە سیستەمەکە بەهێز و چاودێری و ژیانش بۆ چاودێری و پشتڕاستکردنێ هەیە. دە هەمان دەمێدا قبولکردنە مەرجێن ڕێکەفتنەکە دەکارە باندۆرێ لەسەر دەسەڵات و ڕەواتیا سیاسی یا کۆمەڕە ئەسلامی بکە. هەفکارێمە ئارێش ساڵح بێتر ئاگاهیان دەوێ راپۆرتێدا دەدا. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەبارەت بە بەردەوامبوونی ململانیە لەگەڵ کۆماری ئیسلامی دەڵێت پێی وایە ئەم دۆخە زۆر زوو کۆتایی دێت و ئێران چی دیکە تواناییەوەی نییە کە ئەم دۆخە بەردەوام بکات. زۆر بەم زوانە ئەو ڕۆژانە دەبینین بە پەشبەستن بە هەموو ئەو شتانێک کە دەیبینم و ئاگام لیانە شەڕەکە کۆتایی دێت. پێشم وایە زۆر بەم زوانە کۆتایی دێت. پێم وانییە بتوانن زۆر زیاتر بڕۆن. بەڵێ پێشتر هیچ شتێکی لەم جۆرە ڕووی نەداوە. بەڵام کۆتایی هێنانی ململانیە بە مانای دروستبوونی متمانە لە نێوان واشنگتن و تاران نییە. ڕابردووی کۆماری ئیسلامی لە پەیوەندی بە بەرنامەی ناوەکی چالاکی هەرێمیەکان و جێبەجێکردنی بەڵێنە نێودوڵەتیەکان وای کردووە واشنگتن هەر ڕێکەوتنێکی داهاتوو نەک لەسەر بنەمای متمانە بەڵکو لەسەر بنەمای پشکنین و پشتڕاستکردنەوەی ورد دابمەزرێنێت. کۆماری ئیسلامی ئێران هەرگیز هیچ ڕێکەوتنێک ناپارێزێت. درۆ دەکەن. ئەوان دەڵێن ئێمە چەکی ئەتۆمیمان نابێت وەگەوەی بە سەرۆک ئۆبامایان کرد. بەڵام دواتر بە هەر شێوەیەک بێت بەردەوامیاندا بە پێشبردننی بەرنامەی چەکەکانیان. پێویستە تێبگەین ئەم ڕژێمە ناتوانێت بنمانی پێ بکرێت. گەلی ئەمریکا و خەڵکی جیهان پێویستە بزانن ئەم ڕژێمە متمانی پێ ناکرێت. شارزەیان دەڵێن ڕێککەوتنێک لەم جۆرە دەتوانێت کۆماری ئیسلامی ناچار بە قبولکردنی سنووردارکردنێک بکات کە دەسەڵاتی ڕژێم لە ناوخۆ و هەرێمدا کەمتر بکاتەوە. ئەمەش دەتوانێت بۆ حکوومەتێک کە بەشێک لە ڕەوایی سیاسی خۆی لەسەر دروشمی بەرگاربوونەوەی ئەمریکا بنیاد ناوە تێشووی سیاسیە بێت. لە کاتێکدا کە بنکەی کۆمەڵایەتی ڕژیم بەپەی هەندێک هەڵسنگاندن ڕووی لە بچووک بوونەوەیە، پاشەکشە لە بەرامبەر داواکاریەکانی واشنگتن دەتوانێت تەنانەت لە نێو بەشێک لە پاڵ پشتە نەریتیەکانی کۆماری ئیسلامی لە ناو کۆمەلگای ئێراندا کاریگەری دروست بکات. بەڵێ ڕۆژێن داویدا راپۆرت دەرکەتنە کۆ دەبێژن دەبە ئیرانێ ئۆپەراسیۆنەکە بەژاهی لە نێزیک سینۆرێ لەگەڵ هەرێما کوردستان عراقی پێک بینە. ئیران دەبێژە ئارتێشاوی 15 ئۆپەراسیۆنێن لەشکری لە پارێزگەهێن هەولێر و سلێمانیە کردنە. پارتیên کوردên ڕۆژهەڵاتیی بەشێکی ڤان راپۆرتان پشتڕاست دکن لێ هەمان دەمێدا دەبێژن یێندن دە چارچاویا پروپاگاندا ڕژیما ئیرانێدایە. پەیامنێر هونەر ئەحمەد بێتر ئاگاهیان دەوێ راپۆرتێدا دەدا. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لێدوانی جیاواز لەسەر ئەگەری ئەنجامدانی ئۆپەراسیۆنی زەمینی لەلایەن ڕژێمی ئێرانەوە لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بڵاو کرایەوە. ڕژێمی ئێرانیش بە فەرمی ڕایگەیاند کە 14 چالاکی سەربازیان لە هەولێر و سلێمانی ئەنجام داوە. حزبەکانی ڕۆژهەڵات بەشێک لەو هەواڵانە پشتڕاست دەکەنەوە و بەشێکی دیکەشی بە شەڕی میدیایی ئێران ناو دەبن.
من بەدڵنیەوە ئەرز دەکەم کە ڕژیم ئەو دەسەڵاتینێک کە بێ لێرە لە ناو هەرێمدا ئۆپراسیۆن ئەنجامدا یا کەس بکوژێ بەڵام هەمیشە چۆن دڕنەوەی کە بە قەولی کورتکوتی بە فرتوفێڵ بە بەکارهێنانی کەسانی سوز عنسوور توانیوێتی هێندێک ترۆڕ بکە کە بە دڵنیایەوە هەر لە سەریشی بەردەوام دەبێ و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی جەخت لە پاراستنی سەروەری خاکەکەیان دەکەنەوە بەردەوامیش داوا دەکەن کێشەکان بە ڕێگای دیپلۆماسی و گفتوگۆ چارەسەر بکرێ بەڵام حیزبەکانی ڕۆژهەڵات دەڵێن ڕژێمی ئێران هیچ دەرگایەکی بۆ گفتوگۆ نەهێشتووەتەوە نمونەی تیرۆرەکانیش زۆرن لەگەڵ ئێرانە گفتوگۆیەک نییە هەر لە پەیوەندی بە تیرۆرە ڕێبەرانی کوردی لەسەر مێزی گفتوگۆ و دیالۆگیش تیرۆر کردووە دەنا میلەتی کورد بەگشتی بزوتنەوەیکی شەرخواز نییە بزوتنەوەیکی ڕزگاری خوازیە داوای حەقی خۆی دەکات و ئەوەی کە کورد دەستی داوەتە چەک لەبەر ئەوە بووە ئەوان بە ئاگر و بە ئاسن وەڵامی داخوازیەکانی ئێمەیان داوەتەوە حزبەکان وەک خۆیان دەڵێن کەوتونەتە نێوان ئا و ئاگر لەلایەک ئێران بە موشک و درۆن دەستیان لێ ناپارێزێ و لە هەر جێگایەکیش بۆی بڕەخسێت تیرۆریان دەکات لەلایەکی دیکەش لەبەر بارودۆخی هەرێمی کوردستان ناتوانن هەنگاوی جددی بنێن حکوومەتی هەرێمی کوردستان بەدام و دەستگا ئەمنی و دیپلۆماسیەکانەوە ئەرچی سیاسی ئەوانە کە پەیوەندیان هەیە وەک هەرێمێک لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ڕێکاری یاسایی و دیپلۆماسی بۆ هەر فشارێکی نالازم لەسەر باشووری کوردستان و هێزە سیاسەکانی کوردستانی ئێران بگرنە بەر سەرباری ئەوەی کە زۆربەی حیزبەکانی ڕۆژهەڵات لە باشووری کوردستانن بەڵام بەهۆی نزیکی ناوچەکە لە ئێرانەوە هەمیشە شوێنێکی مەترسیدار و نائارام بووە بۆ ئەم حیزبانە لە ماوەی ڕابردووشدا دەیان کردەوەی تیرۆر بەرامبەر بە سەرکردە و ئەندامانیان ئەنجام دراوە هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا هەولێر بەرپرسانی ئەمریکا و هەندێک لە راپۆرتەکان باس لە ئەگەری گەیشتن بە ڕێکەوتنی نێوان واشنگتۆن و تاران دەکەن بۆ کۆتایی هێنان بە ململانەکان و گەڕانەوەی سەقامگیری بۆ ناوچەکە و کردنەوەی تەواوەتی تەنگەی هۆرموز. دانەڵد ترامپ باسی لە پێشکەوتنی دانوستانەکان و ئەگەری کردنەوەی تەواوی تەنگەی هۆرمۆز کردووە بەڵام ئەم ڕێکەوتنە تا چەند نزیکە لە واقع و ئاستەنگەکانی بەردەمی چین لەگەڵ دکتۆر رامین مەفاخری مامۆستای زانکۆ لە بریتانیا قسە دەکەین لەسەر ئەم پرسە. سڵاو ڕێزەم کاک رامین، بە لە بەرچاوگرتنی لێدوانی بەرپرسانی ئەمریکا و ئاماژەکانی ئێستاش ئەگەری گەیشتن بەم ڕێکەوتنە چۆن هەڵدەسەنگێنن ئێوە؟ سەرەتا ڕێزستان هەیە لە بینەرا بیسترانی بەنامەکەتانە بڕوای من ئەبێ لە دوو ڕوانگەوەی مەسەلەکە بکەین. یەکێک ئەوەیە کە ئایا مامەندی سەرەکی لە دروستبوون و هەڵگیرتنی ئەو شەڕە چی بووە؟ ئایا کردنەوەی تەنگی بۆ جۆرێکە ئاماژێکی لە کۆنترۆل سەرەتا کراوە بوو یان ئەوەی کە تەنانەت ئەو جۆرێکە زۆرتر باسەکرێت لە لای شتیکارەکان و هەروەها دنیای مەجازیە کابڕێت ئامانجی سەرەکی کۆڕینی ڕژیم بووە. بڕوای من نەک ئامانج هاکردنەوەی گەرۆی هۆرمۆز یا دروستبوونی تەواوەتی کردنەوەی ئەو تەنگەیە کە خۆی کراوە بووی سەرەتا نەک پلانی کۆڕینی ڕژیم بەڵام پلانی سەرەکی لاوازکردنی ئێران بە تایبەتی کۆماری ئیسلامی کە ڕژیمی حاکمی ئێران ئێستا بەڵام بەگشتی لاوازکردنی ئێران لە درێژخایەنایە و بە تایبەتی ناوبردنی مەسەلەی ناوەکیەکەی مەسەلەی موتەکی و بە تایبەت مەسەلەی سیاسەتی ناوچەی ئەمە لەم چوارچێوە ئێمە توانین باسی ئەم شەڕە بکەینەوە. ئەگەر لەم چوارچێوە سەری بکەین سێ ئامانجی سەرەکی شەڕەکە من وازانی ناوخۆی ئێرانە یەکی ناوچەیە هەیە وەیدی داهەستی نێودەوڵەتیە هەیە ناوچەی ناوخۆی ئێرانە ئەگەر باسی بکەین ئامانجی سەرەکی دەب شەڕە لەواقع داوازکردنی ئێران چوارچێوەی ئستراتیژی ناوچەی ئیسرائیل ئێنجا سیاسەتی نێودەوڵەتی ئەمریکایە. بۆیە ئەگەر سەیری ئێستا وەزیران بکەین زۆر لاوازترە لە پێش شەڕەکە
کۆماری ئیسلامی شەڕعەتی نەبوو ئێستا ناڕزایەتی خەڵکی زۆرتری پڕی هەڵداوە لەباری ئابوووریەوە بەڕاستی زەخمی زۆری لەسەرە گەمارۆ دراوە ئیزۆلە کراوە یعنی لە خەڵکیە ئێستا ئەسینا ئەڵەتیە لە ناوخۆی ڕژیمەکە شەقی گەورە کەوتوسزم حاکمیت بەشی ڕێبەرانی چه نظامی چه سیاسی نەماوە بازم لەبارەدۆخی زۆر خراپدایە باشە بەڵێ فەرمونون بەردەوام بن لە ئاستی ناوچەیە ئاستی ناوچێژا بە بڕوای من داوازبوونی ئێران بووە هۆی گۆڕینی باڵانسی هێزە نەوەستەکە ئێستا زیاتر باڵانسی هێز بەرەو لە ئیسرائیل گەڕێتەوە وە تورکیە بێتە لەواقع جێگیری ئێران لە ناوچەکە ئەگەر سیرکەین دوو نمونە بۆتان دێنمەوەکە لەواقع بیسەرمێنێ قسەیە تەواوی ئەمڕۆی مەکەیە لە نێوان عەرەبستان پاکستان و تورکیە لەواقع پێشتر ئەو هەبوو لە نێوان عەرەبستان و پاکستاندا بەڵام تورکیە هاتنە ئەو تاقەوە بەڵێ وایە ئەوە نیشانش بە ئێران نەبوو یا لە تورکی هەڕەشتە ئێران نەبوو نییە ئەوەیە هاتووی داگیرسانی شەڕەکە لە ناو خاکی تورکیە تەنانەت پاکستان ئەوەیە کە ئەم جۆرە دروست بووە لە کاک دکتۆر هەر ئەمڕۆژ بۆ پشڕاستکردنەوەی قسەکانی بەڕێزت لە بەردەوامی قسەکانی بەڕێستانە هەر ئەمڕۆژ وەزیری جەنگی ئەمریکا پێتێکسێت بابەتێکی بەناونیشانی ئەوەی کە ترامپ جەنگی ئێرانی بردووەتەوە بڵاو کردبووە لەسەر پلاتفۆرمی خۆی بابەتەکە هەروەها باسی لە گۆڕانی هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردبوو. بەڕای ئێوە گرنگترین بەڵگەت چییە کە پشگیری لە ئەم قسانەی ئەو شیکەرەوە دەکات کە وەزیری جەنگی ئەمریکا قسەکانی بڵاو کردبووە؟ بە بڕوای من بۆ مفرێت بردنەوە یا براوەی شڕاتی نابێت لە کورتایە فێری مەسەلە بکەیت هەروەکە ئاماژەم پێدا سەرێکی پێشکایەنە بەردەوە ئەمە بێت و ئەگەر تەنانەت باسی تەواوەکە پێ بە بڕوای من هەمووی مۆقەتیە و ئەتوانم ناوی لە کات سندنێ کڕینە بەڵام بێگومان بێژەی ئەبێت یا ئەگەر بگاینە بوو ئەوەی ئەمریکا براوەشتا بەێرانی ئەگەر دیارە بە بڕۆی من دۆڕاوی سەرەکی شەڕەکە سەرەتەوانم خەڵکی ئێرانە یونیا ڕژیمی کۆماری ئیسلامیە بەڵام ئەمریکا دەگەری مەسێکێن دوارە بەو تەوەقع سێری پێکە هێز یا سوپرپاوەرێک هەمتەناو شەڕەکەەوە کە تەوەقع کرا لە چەند هەفتەیەکە هۆڕانکاری جدی لە ڕژیم ئێران ڕژیمەکە بە تەواوەتی بگۆڕێت یا ئێران یەکسەر ناو بێت ئەگەر وان سێری مەزبووەکەین بەڵێ ئەوە توانین بڵین ئەمریکا شتێناوە بەڵام بیسە نەگەڕێن ئایا ئامانجی سەرەکی شەڕەکە ڕژیمی گۆڕینی ڕژیم دەکارانە بووە بە بڕوای من نەخێر ئادام وانە دەێنەوەزانی هۆکاری سەرەکی شەڕەکەی بووە کە بەشی تێگەڕێتەوە بۆ بەرژەوەندیەکانی ئیسرائیل لە ناوچەکە بۆ بەشی تێگەڕێتەوە بۆ کێبڕکی و ڕقابەتی نێوان دوو زلهێزی جیهانی چین و ئەمریکایە کە ئێستا حەزوری ئەمریکا لە خەلیجە خۆی ئەبێتە هۆی زەخت و فشار لەسەر چینە ئەگەر زۆر بە کورتی وەڵامیان پرسیارم بیتەوە کە ڕۆڵی سەربازی ئەمریکا و فشارە دیپلۆماسیەکانی چەندە سەرکەوتوو بووە لەوەی کە کۆماری ئیسلامی هەڵسوکەوتەکانی خۆی بگۆڕێت. بە بڕوای من هەروەکەمەدا ئەمە پرۆژێکی پێشکایە نابێت لە کورتانە سێریکەین بەڵام بە ئێستا بە گەمارودانی زیاتری ئێران کاری زیاتی لەسەرە ئەیبینین کە لە داهاتوە ئێران بەڕاستی شوە بە بڕوانی بۆ شەڕە بەردەوامە بێنابووە بێ ئێستا جوابێکی لەواقع زوو بینەوە بۆ بۆ پرسیارە بەڵام بێگومان بڕوای من ئێستا سەرکەوتوو بووە لە تەستن و لەواقع لاوازکردنی کۆماری ئیسلامیە و بێگومان لە داهاتوە ئەگەر ئاوا بەردەوام بوو بە بڕوای من کارەساتێکی گەورەتر لە ناوخۆی ئێران ئاخۆکرێت. بەڵێ دکتۆر ڕامین مەفاخەری مامۆستای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی بریتانیا سپاس بۆ بەشداری لەم گفتوگۆیەدا. سپاس بۆ جەنابەت. کۆمپانیا نیشتیمانی یا نەفتەیە ئابودەبی ڕاگەهاند کۆ زیانەکە مەزن ji ber êrişên Îranê gihiştine karmendên wê. Kampanyayê di daxuyaniyekê de roja îniyê got ku 15 keştiyên wê yên neftê li tengava Hormuzê rastî êrişên Îranê hatine. Kampanya îmaratî her wiha ragihand ku ji destpêka şer yan operasyonên leşkerî yên Amerîka û İsraîlê li dijî Îranê ve karmendekî wan hatiye kuştin û 20 kesên din jî birîndar bûne.
وەزارەتی خەزانەی ئەمریکا خولێکی نوێی سزاکانی بەسەر تۆڕێکی کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی پارە و ئەو کۆمپانیانەی ئاسانکاری دارایی پەیوەست بە ئێران دەکەن ڕاگەیاندووە. بە گوێرەی وەزارەتەکە ئەو تۆڕە ڕێگەی بە کۆماری ئیسلامی داوە کە سەدان ملیۆن دۆلار لە داهاتی نەوت لە ڕێگەی سیستمی دارایی نێودەوڵەتیەوە بگوازێتەوە و سزاکان پێشێل بکە. حکوومەتی ئەمریکا ڕایشیگایان ئەم کارە لە چوارچێوەی سیاسەتی زۆرترین گوشار بە ئامانجی بڕینی ئەو سەرچاوە دارایانەی ئێران دەکەن بۆ چالاکیەکانی لە ناوچەکە و پاڵپشتیکردنی بریکارەکانی و پەرەپێدانی توانە سەربازیەکانی. وەزارەتی خەزانە هەروەها جەختی لەوە کردوێتەوە کە ئەمریکا بەردەوام دەبێت لە کارکردن لەگەڵ هاوبەشە نێودەوڵەتیەکان بۆ ڕێگریکردن لە ڕێگاکانی خۆدزینەوە لە سزاکان. لەگەل راپۆرتێن دەربارەی بەرفرەکردنا کۆنترۆلێن لەسەر تۆرێن مەدیا جڤاکی یەن سەر لێدەرێن ڤیزایە ئەمریکی وەزارەتە دەرەوەی ئەمریکا گوت کۆ ئەوێ پاشخانە و تۆرێن جڤاکی یەن سەر لێدەرێن ڤیزایە بە بالداری کۆنترۆل بکە داکۆ پشتڕاست بکە کەسێن کۆ بسەردان تێن ئەمریکایە تمەترسیە لە ئەولەهی و بەرژەوەندیên ڤی وڵاتی نەکەن. نەهاژی هەفکارێ مە سۆران خاتری ji navenda nûçeyan ya dengê Amerîka tevlîme dibe. Soran çi agahiyên bêtir derbarê vê ragihandina wezareta derve cem te hene. بەڵێ بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە ئاماژەدان بە قسەکانی مارکۆ ڕوبیۆیانێ وەزیری دەرەوەی ئەمریکا کە وتبووی ڤیزا ئەمتیازێکە نەکماف ڕۆژی پێنجشەمبە بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند کە بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپ بە پاراستنی بەرزترین پێوەرەکانی ئاسایشی نیشتمانی و هەروە ئاسایشی گشتی لە پرۆسەی دەرکردنی ڤیزادا بەرگری لە ئەمریکا و هاوڵاتیانی ئەمریکا دەکات. بەوەتەی ئەم بەرپرسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە نەیویست ناوی ئاشکرابێت وەزارەتی دەرەوە بە بەردەوامی ڕێکارەکانی پشکنین بۆ داواکارانی ڤیزا لە سەرانسەری جیهاندا هەڵدەسەنگێنێت تا دڵنیا بێتەوە کە پرۆسەی دەرکردنی ڤیزای ئەمریکا بەرزترین پێوەرەکانی ئاسایشی نیشتمانی و هەروە ئاسایشی گشتی ئەمریکای ڕەچاو دەکات. ئەم بەرپرسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاشیگەیاند کە پشکنینی چالاکیە ئۆنلاینەکانی داواکاران دوو ئامانجی سەرەکی هەیە. یەکەم دڵنیابوونەوە لەوەی داواکاران مەرجە یاساییەکانی ڤیزای ئەمریکایان تێدایە و دووهەمیش دڵنیابوونەوە لەوەی کە هیچ کەسێک مەترسی بۆ سەر ئاسایش و سەلامەتی ویلایەتە یەکگرتووەکان دروست ناکات. قسەکانی ئەم بەرپرسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دوای ئەوە هات کە ئاژانسی هەواڵی دێلی سیگنال ڕۆژی پێنجشەمبە راپۆرتێکی بەڵاو کردەوە کە گوایە حکوومەتی ئەمریکام پشکنینی تۆڕە کۆمەڵایەتیەکانی داواکارانی ڤیزای ئەمریکای فراوانتر کردووە. بە پێ ئەم راپۆرتە کە لەسەر بنەمای یاداشتێکی ناوخۆیی وەزارەتی دەرەوەی ئەمریکا نووسراوە ڕێسانویەکان نوێنەرانی ڕاگەیاندنەبیانیەکان و هەروەها هاوڵاتیانی مەکسیک و کانەدا دەکرێتەوە کە بە پێ ڕێککەوتنامەی ویلایەتە یەکگرتووەکان مەکسیک و کانەدا بۆ چالاکی بازرگانی دێنە ئەمریکا. ئەم مەرجانە هەروەها ئەو کەسانش دەگرێتەوە کە لەژێر سەرپەرشتی ئەواندانیانێ خێزانەکانیان. لە یادداشتە ناوخۆیەکەی وەزارەتی دەرەوە هاتووە کە لە ئەم وزارەتە لە پرۆسەی پشکنین و هەڵسەنگاندنی داواکارانی ڤیزا سەرجەم سەرچاوە زانیاریەکان بە ئەو سەرچاوە زانیاریانەی کە بەردەستە بەکاردێنێت تا ئەو کەسانەی کە ڕەنگە ببن بە مەترسی بۆ سەر ئاسایشی نیشتمانی یان ئاسایشی گشتی ئەمریکا یاکو شایستەی وەرگرتنی ڤیزای ئەمریکانە بن دەستنیشان بکرێن. وەزارەتی دەرەوەی ئەمریکا پێشتریش ڕاگەیاند بوو کە ئەو خوێندکارانەی کە داواکارانی ڤیزای خوێندکاری دەبێت ڕێکخستنی هەژماری خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە پرایڤێتەوە یعنی تایبەتەوە بگۆڕن بۆ هەژماری گشتی یانێ پابلیک بۆ ئەوەی کە دەرفەت هەبێ ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە پشکنینیان بۆ بکرێت. پێش ئەمەش پشکنینی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ هەندێک لە گروپی دیکەی داواکارانی ڤیزای ئەمریکا لەوانە ڤیزا دیپلۆماسیەکان بە ناچاری دانرابوو. بەڵێ سۆران خاچری پامنێری دەنگی ئەمریکا بۆ وەزارەتی دەرەوە سپاس بۆ ئەم راپۆرتە سۆران. لە دوار ڕۆژی کاری ئەنجومەنی سینات پێش دەستپێکردنی پشوی هاوین پرۆژە یاسایی سەپاندنی سزای زیاتر بەسەر رووسیا کە ئامانجی فشارخستنە سەر مۆسکۆیە بۆ کۆتایهێنان بە جەنگ لە ئوکرانیا پەسەند کرا. پرۆژە یاساکە هەندێک لە سزاکانی پەیوەست بە ئێرانیش درێژ دەکاتەوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە و کارنامەی ئەمڕۆی سینات مەریوان حەمە پایامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس لەگەڵمانە. مەریوان پرۆژە یاسایی سەپاندنی سزا بەسەر رووسیا و ئێران پەسەند کرا. قۆناغی داهاتوو چییە؟
بەڵێ ئەم پرۆژه یاسایە زیاتر لە ساڵێکە کاری لەسەر دەکرێت و پاش کۆچی دوایی سیناتۆر لیندزی گراهام هەوڵەکان چڕ کرانەوە بۆ پەسەندکردنی ئەو لەگەڵ سیناتۆرێکی دری دیموکراتدا کاریان لەسەر ئەم پرۆژه یاسایە دەکرد. سیناتۆرەکان دەڵێن کە یاساکە نەک هەرفشاری زیاتر دەخاتە سەر مۆسکۆ بەڵکو ئەو وڵاتانەشی کە نەوت و گازی رووسیا دەکڕن فشاریان دەخاتە سەر. با تەماشای ئەو راپۆرتە بکەین کە بۆم ئامادە کردبوون. بەڵێ دیارە دەنگی راپۆرتەکە نییە بەڵام بۆی باسیەوە بکەم ئەنجومەنی سینات بە زۆرینەیەکی بەرچاو ئەمڕۆ بە 86 دەنگ بەرامبەر بە 11 دەنگ ئەو پرۆژه یاسایی پەسەند کرد و سزایی زیاتر بەسەر رووسیا و هەروەها بەسەر ئێرانیشدا دەسەپێنێ. پشتیوانەکانی پرۆژه یاساکە دەڵێن ئامانجیانەوەیە کە سەرچاوی داهاتی رووسیا لاواز بکەن و ناچاری بکەن جەنگی 4 ساڵەی دژ بە ئۆکرانیا کۆتایی پێبێنێت. پرۆژه یاسایەکە ژمارەیەک سزای دژ بە کردی نەوت و گازی ئێرانیش بۆ ماوەی 5 ساڵ تازە دەکاتەوە یا درێژ دەکاتەوە. بەگشتی پرۆژه یاساکە فشارێکی ئابووری زیاتر دەخاتە سەر رووسیا بە تایبەتی بەرپرسانی باڵای رووسیا وەکو سەرۆکی رووسیا، بانکە گەورەکانی رووسیا، کۆمپانیەکانی حکوومەت، کەرتی وزەی رووسیا، هەموو ئەمانە بۆ ئەوەی ئەو جەنگەی تژی ئۆکرانیا کۆتایی پێبێنێت و هەروەها یاساکە هەوڵیش دەدا سزا بەسەر تۆڕی کەشتی سێبەردا بسەپێنێت کە رووسیا بۆ هەناردەکردنی نەوت و خۆدزینەوە لە سزاکان بەکاریان دەهێنێت. هەفتەی پێشوو سەرۆکی ئۆکرانیا لێرە بووە دەستخۆشی لە سیناتۆرەکان کرد بۆ ئەم هەوڵەیان. ئێستا کە ئەمڕۆ چەند خولەکێک پێش ئێستا ئەنجومەنی سینات ئەو یاسایە و پرۆژه یاسایی تێپەڕ کردووە. پرۆژه یاساکە دەنێرێت بۆ ئەنجومەنی نوێنەران بۆ گفتوگۆ و پەسەندکردنی، بەڵام چونکە ئەنجومەنی نوێنەران لە پشووی هاوینەدایان ئەوانیش کەواتە چاوەڕوان دەکرێت لە دوای گەڕانەوەیان لە مانگی نۆدا دەنگ لەسەر ئەم پرۆژه یاسایە بدرێت و ئەگەر پرۆژه یاساکە ببێتە یاسا ئەوە دەبێتە یەکێک لە قورسترین سزاکان بەرامبەر بە رووسیا لە ماوەی 5 ساڵی پێشوودا. باشە مەریوان حەمە پەیامنێرێمە لە کۆنگرس ئەمریکی گەلێک سپاس بۆ بەشداریاتە. لە ساڵانی ڕابردوودا زیادبوونی کۆچبەران بۆ شارەکان لە هەرێمی کوردستان سەرنجی پسپۆڕان و ئەکادمیکەکانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. هەندێک نیگەرانن لەوەی کە درێژەدان بەم ڕۆتە کاریگەری لەسەر پێکاتەی دموکرافی بەشێک لە شارە کوردیەکان لە داهاتوودا هەبێ. هاوکات ڕەخنەگرانیان بۆ چوونە جەخ لەوە دەکەنەوە کە هاووڵاتیانی عێراق مافی خۆیانە بە پێی یاسا لە هەر شوێنێکی ئەو وڵاتەدا بتوانن بژین و مۆڵک بکڕن. پێکەوە راپۆرتێکی سنوور کەریم لەم بارەیە دەبینین. پسپۆڕان و شارەزایانی ئەکادیمی لە زانکۆی سلێمانی لەسەر لێکەوتەکانی کۆچی ناوخۆیی مشتومڕ دەکەن. بە پێی و ڕاپرسی لەلایەن زانکۆکۆ ئەنجام درراوە لە سەدا هەفتە هاتنی عەرەب بۆ هەرێمی کوردستان بە مەترسی و گۆڕینی دیموگرافیای هەرێم دەزانن. داتاکان ئەوەی ئەمڕۆ ئێمە گوێمان لێ بوو مەترسیدارە و ئەگەر بێت و بەزوی لە ڕووی یاساییەوە ڕێک نەخرێ ئێمە ناتوانین ڕێگری لە کۆچ بکەین. ئەوە بابەتێکە و حەق و مافێکە، بەڵام ئەتوانین لە ڕێگەی یاساوە ڕێگایەکی بۆ دابنرێ بۆ ئەوەی کە نەبێتە مەترسی. دوو سەرچاوە هەیە کە ئامارەکانی نیشتەجێبوونی عەرەب لە شارە کوردیەکان لە حاڵەتی یاسایی دەرچووە و کڕینی هەزاران یەکەی نیشتەجێبوون وای کردووە لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانەوە کاری بە پەلەی بۆ بکرێت. ئاوارە و پەنابەر سڵاوێکی کەرم کاریگەری ئاوارە چ پەنابەر هەیە لەسەر هەرێمی کوردستانە بڵێ لەبەر لە 170 ئەم پەنابەر بێ یا ئاوارە بێت لە ناو گەڕاکەکانە دەژین. بۆ ئەم قەبارەی خێزانەشم بەراورد بۆ کردی ئەمانە ڕاستەخۆ کاریگەری بێ لەگەڵ دراوسەکەی لەگەڵ گەڕاکەکەی گەڕەکی وایە لە سلێمانی هەر هەمووی عەرەبە هەر بە عەرەبی جوابێنەوە. مامۆسایەکی زانکۆ ئاماژە بۆ دەکات دروستکردنی زۆری باڵەخانە یەکێکە لە هۆکارەکانی ئەم کۆچە ناوخۆیە و ئەگەر یاسایەک دانەنرێت لە کۆتاییدا کارەساتێکی گەورە ڕوودەدات.
بەپێی مادەی 23 دەستوری عراق هاوڵاتی عراق ئازادە لە شوێنی شەجێ بێت بەڵام لە هەمان مادەدا قیودی خستۆتە سەر ئەڵێ بە مەرجێک ئەمە نابێت بێتە مای گۆڕین دیموگرافیای دانیشتوان لێشاوێکی گەورەی تری ئاواری عەرب ڕۆکاتە هەرێمی کورسان مڵک لەسەر خۆیان تاپۆکەن بە دڵنیاییەوە ئەمە تعریبێکە لەبەر خاتری بەژەوەندی هەندێکەوە بەرهێنەر کە شقەکانیان بفرۆشێ کار ئاسانی بۆکەن. دەستی کوردی خۆشوانی پێ. ڕێبوار خاوەنی نووسینگەیەکی کڕین و بەکرێدانی خانووە. ئەو دەڵێت ڕۆژانە زیاد لە 20 هاوڵاتی عەرب بۆ دەستکەوتنی خانوو سەردانی دەکەن. لە گەڕەکەکەی ئەودا هاوڵاتیانی عەرب نزیکەی لە 16 دانیشتوان پێک دەهێنن. لەم گەڕەکە بڵێن بۆ نمونە ئەمە سەروی 6 ساڵ ماڵە. بەلایکەمە بۆ 150 ماڵی عەربی تیایە. ڕۆژانە لەوانێ بڵێم ئەگەر خانووی کرێمان لابێت لەوانە لە دە خانوو بین بە عەرب کە بۆ بکرێ. بەڵام نییە خانووەکان دەستناگە عەرب بە ڕۆژانە بەردەوامێن بۆ لامان. لە 195 حەزەکە بێ بە عەرب نەیە بە کورد. چونکم لەبەری عەرەبەکە موچەکەی هەیە لە بەغاوە گەریشیش نەکە موچەکەی هەیە لە بەغاوە ئەینێرن بۆی و دانیشتۆ لێرە کری هەم کریەکەی لێدا هەم خۆشی مرتاحە لێرانە. بەپێی مادەی 23 دەستوری عێراق هاوڵاتیانی عێراق بە کوردیشەوە ئازادن لە هەر شارێکی عێراق نیشتەجێ بن. بەپێی کۆتا سەرژمێری عێراقیش نزیکەی 1 ملیۆن کورد دانیشتووی بەغدادن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. کۆمپانیا داناگاز دەبێژە کە حکوومەتە هەرێما کوردستانê ji meha çileya 2026 ve derbarê rêkeftina wê kampanyayê ya firotna gazê li gel Wezareta Elektrîkê ya Iraqê agahdar e. Daxuyaniya kampanyayê di demekê de tê ku ev rêkeftin balê derbarê hevkariya enerjiyê li navbera Hewlêr û Bexdayê de dikişîne. Niha jî hevkarê me Diyar Cemal yan jî peyamnêr Diyar Cemal ji Herêma Kurdistanê Maraya Diyar dem baş kêşe çi ye û sedemên wê vedgerin çi? بەڵێ سیروان سلااوت لێبێ دیارە هەردوو کۆمپانیای داناغازی ئیماراتی و کۆمپانیای کرێسێن پترۆلی ئیماراتی لە ڕۆژی چواری ئەم مانگەدا ڕێکەوتنێکیان واژۆ کرد بۆ دابینکردنی 100 ملیۆن پێسێجا غازی سروشتی لە کێڵگەی غازی سروشتی کۆرمۆرەوە بۆ وەزارەتی کارەبای حکوومەتی عراق بەڵام هەرێم دوو ڕۆژ دواتر بە توندی وەڵامی دایەوە حکوومەتی هەرێم ڕایگەاند ئێمە ئاگداری ئەو ڕێکەوتنە نین و ڕەزامەندیمان لەسەر دابینکردنی غاز بۆ وەزارەتی کارەبای حکوومەتی عراق دەرنەبڕیوە. حکوومەت ئەم هەنگاوی کۆمپانیەکانی بە پێشێرکردنی پابەندە گرێبەستیەکان لەگەڵ هەولێر وەسف کرد و تیشی هەکە هەرێم هەرگیز دژی دابینکردنی غازیان کارەبا نەبوو بۆ هیچ ناوچەیەکی عراق پێی وایە بڕیارێکی تاکلایەنەی کۆمپانیەکانە و بە بێ ڕەزامەندی فەرمی هەرێم کراوە. وتیان ڕێکاری یاسایی پێویست دەگرینە بەر هەر ئەمڕۆ دوا بە دوای ئەوەی کە بەیانامەکەی حکوومەت هێرێم کە دوێنێ بوو هەر ئەمڕۆ کۆمپانیەکانی داناغاز و نەوتی هیلال وەڵامی تۆمەتەکانی حکوومەتی هەرێمی کورسانیاندایەوە سەبارەت بە ڕەوانەکردنی غازی کۆرمۆر بۆ کەرکووک و وتیان حکوومەتی هەرێم لە ڕێکەوتنی فرۆشتنی غاز بە وەزارەتی کارەبای عراق ئاگدارە و ئەم هەنگاوەش پێویستی بە هیچ ڕەزامەندیکی زیادە نەبووە. ئەو 100 ملیۆن پێسێجایی ڕۆژانە ڕەوانەی کەرکووک دەکرێت لە توانای زیادەی پرۆژەی کۆرمۆرە و توانای ئەوەی هەیە کە کۆمپانیاکە غاز بە حکوومەتی عراقی بفرۆشێت. ئەی باشە دیار بەرپرسانی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان چ دەڵێن سەبارەت بە ئەم گرێبەستە؟ بەڵێ من ئەمڕۆ پەیوەندیم کرد بە هەریەک لە بڵین بە پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام دیارە پەیوەندیەکە بەردەست نەبوو. دواتر پەیوەندیم کرد بە ژمارێک پەرلەمانتار لە نێوان ئەوانەدا پەیوەندیم کرد بە کاوە عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان ئەو بەدەنگی ئەمریکای ڕاگەیاند حکوومەت نەشارەزایی لە داڕەشتنی گرێبەستە نێودەوڵەتەکاندایە هەر بۆیە حکوومەت نەک تەنها بارێکی دارایی گەورەی کەوتۆتە سەر بەڵکو لە ڕێکەوتنی بڵێن سی ئاوی 2017دا ئیمتیازی یاسایی و بازرگانی زۆریشی بە کۆمپانیەکان بەخشیوە. ئەمێت ئاماژە بۆ بکەم کێڵگەی کۆرمۆر گەورەترین دابینکەری غازە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و یەدەگی غازی سروشتەکەی بە زیاتر لە 7 بڵین تریلیۆن پێسێجا مەزەندە دەکرێت لە ئێستادا تۆڕی کارەبای هەرێمی کوردستان سوود لە غازەکە دەبینن و هەروەها
و لە ڕێگەی ئەو غازەوە توانای بەرهێمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان ئێستاکە گەشتۆتە 5,000 مێگاوات کارەبا و ڕۆژانە نزیکەی 1381 مێگاوات کە دەکاتە نزیکەی لە ساسی کارەباکەی بە عراق دەفرۆشێت. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت کە غاز لە ڕێگەی کۆرمۆرۆ دابینکرا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارەباکە بفرۆشێن، نەک داناغاز و بڵێنە و کۆمپانیا هاوبەشەکانیان غاز ڕاستەوخۆ بە حکوومەتی عراقی بفرۆشن. بەێ دیار جەمال پەیامنێرێمە لە هەرێما کوردستانی گەلێک سپاس بۆ وان نوچە و ئاگاهیان. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرنێنێ جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. پارتیان سیاسیان لە پەرلەمانا تورکیە پێشنویسە قانونا چارچۆڤەیی vê hefteyê emze kir. Ev qanûn mercên girtiyên ji bo doza Partiya Karkerên Kurdistanê PKK zelal dike. Gelo malbatên girtiyan ser vê pêşketinê çi dibêjin? Peyamnêr Xecîcan Farqîn ji Amedê ev rapor şandiye. Bugün Türkiye siyasi tarihinde yeni bir sayfa açıyoruz. Pêşnivîsa yasaya çarçoveyê nihal Parlamena Tirkiyeyê û ji 12 xalan pêk tê ku belgeyek hukûkî şert û mercên girtiyên ji doza PKK zelal dike. Ger yasa were pesendkirin rê li azadiya bi hezaran girtiyan û vegera şervanên PKK jî vedike. Heviya me ew e ku aştiyekek bi rûmet em yê her tim dixwazin, 45 sal em yê dixwazin, tenî serxan dixwazin. Aştiyekê bi rûmet em dixwazin, ji birî zêdetir tu tiştek em naxwazin zaten. Li gorî naveroka pêşnivîsa yasaya çarçoveyê kesên ku beriya 2005 hatine girtin li derveyê wê dimînin. Nîdayê Tezer şervanek PKK bûye û 31 sal berê li metropolek Tirkiyeyê hatiye girtin. Birayê wî Remezan ji bo rewşa wan hîn bike ka ew jî tên berdan an na serdana komelê xizmên girtiyên siyasî dike li bajarê Amedê. Daxwaza Remezan aştiyeka bi rûmet û azadiya hemî girtiyên siyasî ye. Girtiyê 2005 şûn da divê em ê berderin. Yani tu navareka tu tiştekî tu neyî. Tenî tiştekî tînin ziman bira pek kesî la dawan çekê xwe deyne. Tamam em jî dî wî warê danin. Lê devlet çi gav havêtiye? Tu gav li ortê tu tiştekî tu neyî. Çavê gelek melbatan li yasayê ku were qebûl kirin. Lê hin kes hene ku baweriya wan bi dewletê nîne. Yek ji wan dayika Safiyeyek ku kurê wê Cudî piştî şervaniya 12 salan 2 sal berê li Hewlêrê hatiye girtin. Kurê min yek asker bî yê gerî lo bî. Yê askerî kir yê dijî gerî lo bî. Min ê çi bikiro? Min gehartiye qorşiya hev bîne. Min ê çi bikiro? Vê cî em barişê xweş dixwazî. Wek hevîkî em dixwazî. Bersa îdî. Cudî salek berê hatiye berdan û li Slêmaniyê dijî. Lê dayika wî ji pêvajoyê nebawere naxwaze Cudî vegere Tirkiyeyê dibêje ger derfet hebe bilahara Ewropayê. Pişto kurê me ev xizmeta kirî ji xwe re. Ji ber gelê xwe de, ji ber şerafa xwe de, ji ber navîsta xwe de. Ji ber oxu û gelê xwe de kurê me çat heyata dinyayê de naxwazim kurê me bê teslîm bê, teslîm nebû ew mezin bê hemî vê re. Heta sisê jî hene min ew bê kurê me bê. Kurê min noyê jî. Li Amedê jinên ku rêxistinên sivîl de cî digirin bi pêşengiya tevgera jina azad li ser yasaya çarçoveyî daxuyaniyek dan. Hate xwestin divê jinên hikûsan jî di nava avakirina yasayê de cî bigirin. û ji bo avakirina civaka demokratîk jî li jineya çavdê riya jinan ava bibe. Xecîcan Farqîn, Dengê Amerîka, Amed.
بەلێگەلی بینەران بەرنڤیسا قانونا چارچەوەی ئێدینۆها لەبەر دەستێ پەرلەمانە تورکیە گەلۆژنها و بشوندە دێ چکا دگاف دوێ چارچەوەیەدا وەرن ئاوێتن پشتی کو ئەف بەرنڤیس بە تەواهی و بفەرمی بە قانون دێ دۆسایە بێچەکردنا پارتیا کارکەرên کوردستانی و دۆزا کورد بگشتی لەسەر چ ڕێکان بچن ji بۆ شروڤەکردنا van pirsan niha دکتۆر وهاب جوشکن مامۆستەیە قانونێ لە زانینگەها دژلێ لە ئامەدێ بمەڕەیە دکتۆر وهاب بە سپاس بۆ بەشداریاتە li gor vê planê dibeko li roja yekşemê bernivîs êdî biba qanûn gava piştî wê yekê çi ye doktor? Yani ilk peşnemayı bir peşnemisi parlamentoya Türkiye bir kanun ve kanun ve kabul kıran piştiği gava yekem gerek lijneya evlihiya milli bir Türkiye Milli Güvenlik Kurulu gerek ya der PKK'de birer ekip ve tamamı çekiyor haberdayı piştiği bir kanun bir kanun evet ki bir icra evet ki bir Libra endamı PKK evkavi kadavi türe hati girdin endamı PKK kanun ciddi kanuni istifade bakın دو حق استثناء عندي بقانون ده 2005 ده کسی 2005 ده جزا گرفتن و با جزای وان سر محبت و محبت هاتی گرانکری اوش به قانون استفاده نکن او دوز وان دوزی کسی دوزی وان هر سر کشتنه اوش به قانون استفاده نکن این دوی دوزا پکی ده genek arka dozayı perdamını ki genek dozayı kadiyayı hakiki diğer hati hidayetin ev baştık dibi kanununda karın istifade mümkün müracaat ekibi kan senledan ekip iş senledane ji evet hakka vanda bir kanun tekebi meriyeti gava ekem ev dibi kanununda tişteki balki şeyi gereken bir ajibinin zaman dibi kanununda bu öcalan haleki tüneyi yani bu öcalan kanun tişteki nühder nahı hole o jibo reveriye peki keji yani jibo anka peki kere verdik van kesajı dibi kanunlarda haleki tüneyi ihtimal hey ki eğer bir kanun tekebiliyeti o bir pevajo baş bilmeşi pişti parlamento dest kar ki neha ilonedi biçare emkarın bejin kanun mühci verir ucaba Türkiye. بله دکتۆر gelek kes dipirsin çima duwazda xalên vê bernivîsê tenê di çarçeweya leşkerî û ewlekarî debûn çima behsa pirsa Kurd têde nehate kirin gelo bersiva vêkê ew ku wê qanûn di xwenaxa bê de behsa van tiştan bike yan çima nehatî kirin hetanha yani vakta bir proseyi despêkir bir proseyi bu preskili kakır çareser bikin despênekir bir proseyi Armanca ve yeken û emkarı meşin Armanca ve tenê çekberdayına PKK bu. Ankara devlet dibi kanuni vajoyu da wek mimarî çekli dibi beri her tiştî ev çek ve berdayın piştî preskili kakır der hakkı van çuxan çi daxwazenin van daxwaze ve de kada siyaset bir çağı evci bilin o selvi emkarı çağı münakaşa iki bikin Rastı gerek mere psikolojik akort bir do ali begredes psikolojik akort iki ali çeke bir kanun ihtimal hey ki bir psikolojik çek jiholeraki leberle aletini psikolojik akort hem ali kanuni esası hem ali kanuni yasayı gerek dafazı kurdan hani gerek ban dafaz aji ve bersiba xo bibinin mesela Kurtufaz'ın zamanı xod hem kari devleti de hem de perverdeyi de bikarını Kurdu xazın bir dehremede hiki dini hezdar bibin o duxazın mesela hemvalati ki nüh bir tarih kiren vana evkarı bejin siyaseta Kurtçuk Kas Parti henin vana gişti vana fazla tinin باشه دکتۆر حتا ببوورە لێ پرسە گرنگ هەین هەڵێ دەکێت بێ حتا کیژان ڕێدەیە پشتی دەرباسکردن ناوێ قانونێت پەرلەمانێدا و پێکەکە بە تەواهی چەکێن خۆ دانی گارانتی هەنەنگەلۆ ئێدی وەگۆ دەم پارتی وەکو پارتیا هەری مەزن و نونەتیا کووردا دکە وەگو ئەو داود دکرد ینی یەکش داخوازی وانی سەرکی ئەوە کۆ گوهرتنین دەستوری ji بۆ چەسپاندنا یان مسۆگەرکردنا مافێن کوردان لە تورکیە وەرەکردن ئەو مسۆگەرکردن چییە گارانتی Yani
براستی بزلالی گرک نیستمان برای گارانتی که تونید yani Ankara Kinga lejneya evliya milli evi bilyara peki bir tamamı kadiyayı bidi diye ne belli yani hakikaten ki jitneyi tarih ki jitneyi lebeli vakti amle akibise dikin amle siyasete Türkiye mi dikin ihtimalı heyeti ma ilone de ver bilyar ekibidir vakta bir yer dedim yani peki bir tamamı kadiyayı o bir ilan bikin bir çağı bir kanun tekebilmeliyeti bir şey mahadeci fikir ki bir fevajo kadim bir mesela çekaj hole rabı lebeli van da hazetine di siyaseti de çekiyor yani libra tene Dem Partici van da fazla nay zaman partidine van da fazla zaman lebeli van da fazla siyasette Türkiye'de çava bersbahun bile çava cibirle via der hakiyada garanti ki tüneyen gerek via zelali bir zaman. بله دکتور وهاب گوشکون مامۆستای قانونێ لە زانگەها دژلێ لە ئامادەی گەلێک سپاس بۆ وان شرۆڤێنتە گەلێک سپاس تورکیا و سعودیە و پاکستان پەیماننامەیەکی بەرگری هاوبەشیان واژۆ کردووە و بە پێی ئەم پەیماننامەیە کە بە هاوپەیمانی مەککە ناسراوە هێرشی چەکداری بۆ سەر یەکێک لەو وڵاتانە بە هێرش بۆ سەر هەر سێ وڵات هەژمار دەکرێت ئەم ڕێکەوتنە سێ زلهێزی گەورەی ناوچەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە یەکتر نزیک کردووەتەوە هاوکارم ئۆزلەم یاساگ لەگەڵمانە بۆ ئەوەی زانیاری زیاترمان لەم ڕۆ بداتێ ئۆزلەم بەخێراتی خاڵە سەرەکیەکانی ئەم پەیماننامەیە چین و بۆ لە ئەم کاتەیە ئەم ڕێکەوتنە دەکرێت بفرا بلگیا تامیا فرمیا پیمانه و جمارا خالنی هین نهاتنا اشکره کرن لداخویانی انجی ترکیه عربستان سعودی و پاکستان ده خالن سرکه دست نشان دکن یک هر ایرشک چکتاری دیجی یک وان سی ولاتان اوی وک ایرشا her siyan bevdîtin em heman zamanê de xala pencan ya peymana NATO'yê de dibînin lê hîn nayê zanîn da ki di rewşa êrişekedeke alîkariya leşkerî ew de dest pêk were yanna ya dûdiya sê welat jî dibêjin ku bi peymanê wê diwarên perwerdeh û rêhanenên hevbeş leşkerî parvekirina istixbaratê û pîşesaziya berîvaniyê de projeyên hevbeş werin kirin û hevkarî xurt bikin hevdem dijî terorîzmê jî ew ê hevkariyê bikin peyman endamtiya NATO'ya ya Türkiye'yi nagoherine befra li gor praniya pisporan sedema imzakirina ve peymane zede buna aloziyên li heremê yên evlehiyene her wiha şerê İranê êrişên Hüsiyan li Erebistana Suudî û gefên li ser rêgehên enerjiyê nîşandane ku bi taybet riya dixwaze di warê evlehiyê de xwe biparêze hinek hevkarên xwe zêdeke û tenê li ser Amerîkayê nebe. Tehran jî dibêje ku divê evlehiya kendavê ji aliyê welatên heremê ve û bê destwerdana hêzên derveyî pêk were. Parlamenterekî İranê piştî imzakirina peymanê got ku ev peyman ew evlehiya Erebistana Suudî mîsoger neke di şûnê de riya divê politikayên xwe biguherîne lê ev peyman li ser bingeha peywendiyên leşkerî yên berê yên sê welatan hatiye avakirin û hevkariya heye dixe çerçoveyek fermî befra. باشە وزدەم ینی ئەv پەیمانەهان چاوە دکارە ژنوڤە ئەولەکاریە هەرێمی ساز بکەلی خالا سەرەکی ئەوە کۆ خەڵاتە بەحثێ بەحثکردن ئەوە ئەیریشا لەسەر یەک وڵاتی ژوان هەرسێ وڵاتە ئەیریشە لەسەر هەرسێ وڵاتان گەل و ئەv یەک bi NATOyê ve tê şibohandin gelek kes dibêjin dibek û ev bibe NATOya misilmanan. Belê gotinek wisa heye sîrvan lê em dinêrin daxuyanîn karbidestên her sê welatan tenê serokê Tirkiye Recep Tayyip Erdoğan got ku ev taybet dijî yek welateke nine lê berîvaniya hevpar ya li gor xala pêncî û çaran ya neteweyîn yekbûyî ye. Lê her wiha em dikarin bêjin sîrvan ev peymana hevsengiya evlehiya heremê dikare biguherîne ji ber ku Tirkiye xwediyê hêza leşkerî ya duyemîn ya NATO'yê ye
و عربستان سعودی هم هیزه گرینگ یا کنداویه جالی ابوریه ده و استراتژیک ده پاکستان جی خدیه چکن ناوکیه و ارتشاوی جی پرمزنه به وان کانینان هفکاری وان سن ولاتان دکاره دوارین بریوانی عثمانی استخبارات لشکری evlahiya deryایی و هلبرینان چکان زیده بکه پاکستانی بریجی نیزی 8000 لشکر بلافر درون سیستمین بریوانی اسمانی شامده بو عربستان سعودی ترکیه و پاکستان هر وها پیشگیری دادن هف پیمانی دریایی یا به پیشنگی ریاده ev dikare bibe yek ji gavên yekem yên pratik yên peymanê. Tevî ku sê welat dibêjin ku peyman nedî welatekî yê jî li gor şîrovekaran ev ji bo İran û İsraîlê jî peyamekî siyasî ye. Sîrvan ku sê welat dixwazin di evlêhiya herêmê de rolekî mezintir bilîzin. Pispor dibêjin ku ceribandina rastin wê bi êrişikê were tezkirin. Wek mînak ger İran yani yan jî Husî êrişê Erebistana Suudî bikin, gelo Türkiye û Pakistan evê rast destwerdana leşkerî bikin yanna. Li gor pispora Ankara û İslamabad naxwazin bi Tehranê re bikevin şerekî rast Loma di destpêkê de zêdetir rêhanên hevbeş û projeyên pişêsaziya berêwanî tên pêşbînî kirin Sîrvan. Derbarê hêza navokî de jî em dikarin bêjin heta niha piştrast-kirinek ti fermî nehatiye dîtin. Türkiye û Erebistana Suudî neketine bin sîvana navokiya Pakistanê. Belgeya ku ji raya giştîrê jî hatiye ragandin behsa çekên navokî nake. Karbidestekî Suudî jî got ku peymanê de armancên navokî yan jî pêşvaziya çekan tune ye. Bale, spas Özlem Yasay bu em zanyariyane. Gelek spas befra û Sîrvan. لە قامیشلۆ ژمارەیەک لە دانیشتوانی شارەکە نیگەرانی خۆیان لە دووکەڵ و بۆنی ناخۆش دەربڕیوە کە لە کارگایەکی تازە دامەزراوی ئەو ناوچەیە سەرچاوە دەگرێت. دانیشتوان دەڵێن پیسبوونەکە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەیان هەیە. بەڵام بەرپرسانی کارگەکان پێداگری لەسەر ئەوە دەکەن کە چالاکیەکانیان بە پێی ستانداردە نێودەوڵەتیە ژینگەیەکان ئەنجام دەدرێت. هاوکات بەرپرسانی شارەوانی دەڵێن پشکنینەکان هیچ سەرپێچیکیان ئاشکرا نەکردووە. ئەمجد کۆردۆ لەم بارەیەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوون. ji bo avdayîna rêwiyan Cemalî Hemûyê 50 salî ji gundê Taşlûgê li ser ya giştî ya di navbera bajarokê Çelebî û bajarê Kobanî de kûpekî ava vexwarinê daniye. Ew her roj bi ro avara kûp dije av dike da ku di roja din da sar bimîne. ما خیره با خودانی که ملا آبه بخواه کربه تنه و ملا داره تیبه ره داره داره کومه آبه تیبه جی بخون دارن Dede min berê da ji ber ku rêwîtî bi siwarên hesp û ajalan an jî bibeş dibû li ser riyan û ber deriyên gundan kûpên avê datinîn. Li bi pêşketinê ra û peydabûna otomobîlan ev çand winda bibû. Gundî dibêjin niha jî ji ber germa zêde ya havînê û nebûna elektrîkê ji bo sarkirina avê ev çand careke din vedgere. Yek li ser merzelî telikê ye li me virqî telikê lî î gundî me Taşlûgê ji werin heye lî mîlê ye li ser yon hene kûpe kirin. Ev kûp li herêmê tenê ji axeke gundê Taşlûgê çê dibin. Pîrejina bi navê Mexbûle ji amûjna xwe fêrî çêkirina kûpan bûye. Divan salên dawî da wê careke din dest bi çêkirina wan kiriye û bi dehan kûp ji bo xêrxwazan amade kirine ku li ser riyan deynin. ام حری تنیده حری شکو دستادلان ای سورونی همانی اردان سادلا گلی دخن گیس زاگر را دبیجن خویلی دخن کویلی دخن دکن اجال مثلا هم مکر اجال سبا اسکار روم لی کما وازدبی قوره کلی دکه تاریکی نیم ساعت اگر میاد دارم قوره کاید دیرگن ساعت اگر میاد دارم قوره سریع عملی دکن Bervajî ava di zerfên plastîk û yên bi beredeyên li ser elektrîkê ava di kupa axê da li gorî raporan gelek sûdên xwe yên tenduristî hene. Gundî dibêjin ku pir kes ji wan tenê ji van kupan avê vedixwin.
چند سال قطبو آوو 4-5 سال دیگه در کردنه دیگه ملا دست پیکری و چیز کنه جی آوی بعد خونه آوی خو آوینه قرمی خوشه زمستان جی آوی خو دوم طبیعی مثلا چه وقت جی وقت خوش آوی خو نه پرد قرمه نه پر گرم آوی خو اون آوی خوشه دیروکا کوپن آخه ودگره به هزاران سالان بره دسردمن شارستانیان کوناردا و حتی چند ده سال بریجی ده هر ماله دا دهات بکار آنین. رضوان بیزار دنگ امریکا گندوار کوبانی. بله بفرا اوجی راپورتك بالكيش بوش كوباني كوباني جبن كوبي كو جاخيت چكن هناك دبر جرد بجن جرد تشتكي كو بري كيفن بهات دهات كاراني نها هدي دي سفدگرن جيانا روجانه بەڵێ هەر لە قامیشلۆوە دووبارە بڵین بڕیار بوو ئەوەش سەبارەت بە قامیشلۆ بێت بەڵام بە پەکێجێکی با بڵین راپۆرتی ڕێدوان بێزار بوو بەڵام ئێستامتر دووبارە دەگەڕێنەوە بۆ قامیشلو یەکەمین فستیواڵی هاوینە لەوێ بە فەرمی دەستی پێکردو فستیواڵەکە 5 ڕۆژە و بە بەشداری نزیکەی 300 کۆمپانیا و بزنس لەگەڵ ژمارەیەک هونەرمەند و چەندین بەرنامەی جۆراوجۆر پێشکەش بە سەردانکەران دەکرێت. ڕێکخرانی چالاکیەکە دەڵێن ئامانجی چالاکیەکە دروستکردنی فەزایەکە بۆ ناساندنی بەرهەمەکانیان و پاڵپشتیکردنی چالاکی ئابوووریەکان و ڕەخساندنی دەرفەتی ڕۆشنبیری و هونەری راپۆرتێکی ئێوان حەسیب لەم بارەیەوە دەبینین. هاوینەیە یەکەم لە باژارێ قامیشلۆ دەست پێ دکە 5 ڕۆژان درێژ دکە و تێدا 300 کامپانی و فرۆشگەه بەشدار دەبن هەروەها چەند هونەرمەندی تەڤلی فستیڤالێ دەبن. بسەدان مالبات بەشداری فستیڤالێ بوون گۆلبارکە ئازادی بە ئاهنگ شاهی و گرێدانا گۆڤەندان دەست پێ کرد. هونەرمەند دلۆ دۆغان گۆژە ئەڵمانیایە هاتیە ڕۆژئاوا بسترانên xwe festîval geş kir ku ji dengê Amerîkayê re got got ew dixwaze kêfxweşiyê bîne dilê xelkê herêmê. Ji Almanya hatime Qamişloka Evînê tevlî festîvala havînî ya ku li vê deverê hatî organîze kirin bo min cihêkê xweşiyeka mezin e ku hatim vexwendin ez karibim werim şahiyekê bikim dilê vî gelê me de ku êşk şandiya di rewşeka wisa de pêdiviya we me heye û pêdiviya me jî wan heye karên wisa ku têne kirin li deverê rastî bandoreke baş dika ez bêjim bêhna wan derdixe barê wan sivik dika ez hez dikim gavên wisa werin avêtin. بدهان کامپانی فروشگاه د فستیوالê de platformek dîtin dag û berhemên xwe nîşan bidin li gel bejdariya xwaringeh û hilbirînên kelûpelên cûr bi cûr. Huner jî di çalakiyên festîvalê de hebûn. Konên got bi hunerên destan ên kevneşop û tabloyên got ji hêla hunermendan ve hatine efrandin hatibûn xemlandin. Ez beşê karê desta stevlî vê merecanê bûme karê me desta bêtirî wêna tiştê jinê ne ekswaratên sincîrên bazinên cizdanên çantene kemberên yani tiştin got jinê bede û bikê xweşik bike. اقبال خلقي سرفان اشترى سيجي قالك هي انه شعب تشتي كيف انت كيف اقبالها وبيتر هي يعني وك في مهرجاني درفتك دا ما امجي وك بيجي كاري خو الفي مهرجاني دارخينن فستیوال به بجداری که برفره آمیوانان روزانه چالاکیین خو بردوام دکه گونه تنه بنشتجهم باجار قامشلو و سینوردارما. پشتی سالن جی شرط و مرجن اولهیه ین آلوز لدوره او بوجهه کی گرم جبو و جاندنا شاهیان و هفدیتنه دنافبرا مالبات و هوالانده. ji Başûrê Kurdistanê bi serdan li gel malbata xwezda ketime Rojava bajarê xwe Qamişlo. Li vê derê min gelek hevalên xwe dîtin, min gelek dostên xwe dîtin. Bû cihê dilxweşiyekê bo min jî. Heta beriya 6 meham dihatin Rojava û wedع li Rojava tevlî hev bû, rewş xerab bû. Çalakiyên wisa bi vî rengî dilrehetiyekê dike nava milletê Rojava da û cihê dilxweşiyê ye yani اب هاتنا و هنرمندان هاتنا و کمپانیا نمایش و بو برهمین و بو کلوپلین و
يعني دلخوشی که نوا حرمرو بکیده. دهاوینا 2026 ده افجارا یکمه گود 15 سال شر و روشک اولهی آلوز ده لباجار قامش رو 3 فستیوال هاتن لدار خستن. خلکی رو هیوی دکن گروژن پیش ده ببن دمن اولهی آرامی و پیشکتنه و دریه کشبو شاهیه کماینده گودستن خواه جنفشن پیش روژه را ودکه. ایوان حسیب دنگ امریکا قامشتو. بەڵێ بینەرانی عزیز شانزەی گەلاوێژی 2726 کوردی تا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن. سلااو و ڕێز. بینندگان محترم سلام. به برنامه خبری دری تلویزیون صدای آمریکا از واشنگتن دی سی خوش آمدین. امروز جمعه 7 ماه آگوست سال 2026 میلادی است. نجیب خلیل هستم. نخست توجه بفرمایید به سرخط چند خبر. دونالد ترامپ رئیس جمهوری ایالات متحده آمریکا گفته است که به باور او جنگ با ایران به زودی پایان خواهد یافت و فکر نمی کند که ایران بتواند به این وضعیت ادامه دهد. دونالد ترامپ رئیس جمهوری ایالات